لدوای خۆپاراستن هەموو شتێ دەینە دەست خوا. قەزا و قەدەر خوا چی نووسیە لە چارەی من و تۆ ئەوە دەبێت و تەسلیمیش بین و قەناعەتمانیش پێی. چونکە یەکێ لە ئەرکانی ئیمان ئەوە تا ئەمڕۆ دەرئەکەوێ ئیمانەکەمان چە لەگەڵ من و تۆ چەندە سابەتینە سەر ئیمان. لە پێغەمبەری نازداریان فەرمووی صلی الله علیه وسلم ئایا ئیمان چییە؟ فەرمووی ئیمان بوون بەخوا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەروەها فەرمووی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم بە مەلایکەکان بە کتێبەکان کە ڕۆژی دوایی بە قەزا و قەدەرن هەرچی خوای گەورە نووسێت. قەزا و قەدەرش زانایان فەرموویانە ئەوەیە ئیمانت بە هەموو زانیاری ئەزەل بێت واتە قیامەت هەرچی خوا وێتی ئیمانت بێت. فەرموویانە باوەڕبوون بەوەی کەوا هەرچی لە لەوحی مەحفوظا نووسراوە. سێمیانش فەرموویانە باوەڕبوون بەو شتانەی کە خوای گەورە ویستی لەسەر نەبێت نابێت. ئەگەر نەخۆشەکەش بگری با سەختش بێ ئەگەر خوا نەینووسێ لە چارەی دڵ بمری نابێت ئەوە تەکیدی ئیمانی لێ ئەمە ئیمانێکەوە پێت بێت. خاڵی چوارەممان ئەوەیە فەرمێن هەموو شتێک خوای گەورە دروستی کردووە هەموو شتێکش بە ئەندازە دایناوە خواکیان. چی کاتی ئەجەلت بێت نەخۆشی هەبێ و نەبێتەوە ئەڕۆی دەگەڕێتەوە بەلای خوا. ئیمامی عەلی ڕەضا ڕەحمەتی خوای لێ شتێکی جوانی گێڕێتەوە فەرمێن فەرمووی هەر موسڵمانێک لە دنیادا جێگەی دیاری کراوە پێغەمبەری خوا فەرمێن ئایا دۆزەخی ئایا بەهەشتی. سەحابە فەرموویانەی پێغەمبەری خوا ئەی باشە ئێمە مەدام وایەت بۆچی هەوڵ بدەین. پێغەمبەری نازدار فەرمووی صلی الله علیه وسلم نا ئەمە بۆ نییە بپشتین بۆ ئەوەیە کامەمان کردەوەی چاکە و باشە زۆر دەکەین لە قەدەری خوا نووسراوە بۆی داخلی باش. ئەمە گرنگە ئازیزان خۆشەویستان. خاڵی چوارەممان